ڕەوشی ئابووری کۆماری ئیسلامی ئێران بە بارودۆخێکی سەخت و بێپێشینەدا تێدەپەڕێت و سەرۆکۆماری ئەو وڵاتەش ڕایگەیاند لەگەڵ ئەمریکا لە دۆخی جەنگی ئابووریدان. ڕۆژی دووشەمە بەهۆی بەرزبوونەوەی نرخی کاڵا و شتومەکی بازار، خراپی بژێوی هاوڵاتیان و دابەزینی نرخی تمەن بۆ 8,000 تمەن بەرامبەر بە $1 ئەمریکی، تارانی پایتەخت و شارەکانی مەشهەد و بەندەر عەباس و قشم و کەرەج و شەهریار خۆپیشاندانی ناڕزایی هاوڵاتیانی ئێرانی بەخۆوەبینی و خۆپیشاندەران لە دروشمەکانیاندا داوای چاکسازی و چاککردنی باری ئابووریان لە دەسەڵاتدارانی وڵاتەکەیان دەکرد. ناڕزایی و گردبوونەوەکان حکوومەت و پەرلەمانی ئێرانیان ناچاری کۆبوونەوەی بەپەلە کردووە و حکوومەتی ئێرانیش لە بانگەوازێکدا داوای لەو هاوڵاتیانەی کرد کە لە دەرەوەی وڵاتن دراوە بیانیەکانیان بهێننەوە بۆ وڵات. محەممەد باقر نوبەخت وتەبێژی حکوومەتی ئێران لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە تارانی پایتەخت باسی لەو کێشانە کرد کە لە وڵاتەکەیدا بوونەتە هۆی خۆپیشاندانەکان و ڕەتی کردەوە قەیرانی ئابووری لە وڵاتدا ڕوویدا بێت. نوبەخت باسی لەوەش کرد کە لە وڵاتدا هیچ کێشەیەک لەبارەی خستنە ڕووی دراوی بیانی ڕووی نەداوە و لە سەرەتای مانگی نیسانەوە تا 2 ئایار کە دۆلار بە 4200 تمەن دیاری کراوە 11,162 ملیۆن دۆلار هاتۆتە بازارەوە. بەمەیش خستنە ڕووی دراوی بیانی بەراورد بە ساڵی ڕابردوو بەرز بووەتەوە. وتەبێژی حکوومەتی ئێران ئەوەشی وت کە داهاتەکانی نەوت بەراورد بە ساڵی ڕابردوو 174 زیادی کردووە و ئەوەش نیشاندەری ئەوەیە قەیرانی ئابووری لە وڵات ڕووی نەداوە، بەڵام ئەو هۆڵانی حکوومەت داوێتی بۆ بەهێزکردنی دراوی نیشتیمانی پێویستی بە پشتیوانی میلی هەیە. داوای لە هاوڵاتیانی ئێرانی دەرەوەی وڵات کرد ئەو دراوە بیانیانی هەیەە بیهێنەوە بۆ وڵات و خەڵکەکەشیان دراوی بیانی و ئاڵتوونەکانیان بخەنە بازارەوە. برای سرمایه گذاری به ایران دعوت کنیم. لە هەمان کاتیشدا سەرۆکۆماری ئێران لەسەر قەیرانی ئابووری وڵاتەکەی ڕایگەیاند ئیدارەی ئەمریکا ئابووری ئێرانی کردوتە ئامانجوو لەگەڵ ئەمریکا لە ڕەوشی جەنگی ئابووریدان. حەسەن ڕوحانی سەرۆکۆماری ئێران وتیشی نزیکەی 6 ملیۆن ئێرانی لە تاراوگە دەژین. ڕۆحانی داوای لە دانیشتوانی تاراوگە کرد بگەڕێنەوە ئێران و لە وڵاتی خۆیان وەبەرهێنام بکەن. سەرۆکۆماری ئێران داکۆکی لەوەش کرد لە وڵاتەکەیدا کێشەی خستنە بازاری دراوی بیانیان نییە. گروپێک کە ژمارەیان لە نێوان 50 تا 60 کەسدایە هەوڵی کێشەنانەوە دەدەن لە بازاری دراوی بیانیدا. لەلایەکی تریشەوە لیژنەی سیاسەتی دەرەوە و ئاسایشی نیشتیمانی لە پەرلەمانی ئێران کۆبوونەوەیەکی نائاسایی بە مەبەستی تاوتوێکردنی قەیرانە ئابووریەکانی وڵاتەکەیان ئەنجامدا و سەرۆکی لیژنەکەش بە پێویستی زانیوە کە ساڵانەوە بەرهێنانی بیانی بە بڕی نزیکەی 63 ملیار دلار ڕابکێشرێتە ئێران. بە بڕوای چاودێرانیش قوڵبوونەوەی قەیرانی ئابووری لە ئێران بەهۆی سزاکانی ئەمریکایە بۆ سەر ئەو وڵاتە کە پاش کشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتنی ئەتۆمی سەرۆکی ئەمریکا کۆمەڵێک سزای سەپاند بەسەر ئێراندا 12 مەرجیشی دیاری کرد بۆ ئەنجامدانی ڕێکەوتنێکی نوێ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران. ئەمە بەدەر لەوەی پشتیوانی سوپای سووریا و حوسیەکانی ئەمە لەلایەن تارانەوە بەرگرانێکی گەورەی دروست کردووە بۆ سەر ئابووری ئێران و هاوڵاتیانیش لە خۆپیشاندانەکانیان داوا دەکەن حکوومەتەکەیان واز لە وڵاتانی دراوسێ بهێنێت و فریای ئابووری نێوخۆ بکەوێت.